بەناوی خوای بەخشندەی میهرەبان بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەیەکی تایبەت بە هەڵبژاردن لە خزمەتی بەڕێز و خۆشەویست داین. پرس و بابەتەکانی پێیوەست بە هەڵبژاردن باز دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی باسی ئەو پێشاتانە دەکەین کە پەیوەستن بە بانگەشەی هەڵبژاردن بە بانگەشەی لایەنەکان و هەموو ئەو بابەتانێکەوە زیاتر لە بانگەشەی هەڵبژاردن زیاتر زەق دەکرێنەوە و ئەوەی کە لە ئەزمموی 30 ساڵی حکومڕانی کوردیدا چی ڕوویداوە ئەوەی کە ئێستا بانگەشی بۆ دەکرێت و مزایدەی پێوە دەکرێت. مامۆستا زۆر بەخێر بێی خوای گەورە زۆر پاداشتی ئامادەبوون بداتەوە ئینشاءالله. زۆر سپاس. مامۆستا گەر سەرەتا باسی ئەزمموی 30 ساڵی حکومڕانی کوردی بکەین کە زۆر باز دەکرێت کە ئێمە ئاوامان کردو و ئێوە ئاوامان کردووە و خەڵکی دیکە هیچی نەکردو ئێمە کردومانە. بەرهەمی 30 ساڵی حکومڕانی کوردی 30 ساڵی حکومڕانی عەلمانی کوردی ئەگەر باسکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وإمام المتقين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين. دەست خۆش بۆ ئەو بابەتە کە بابەتێکی هەنووکەییە و انتخابات و هەڵبژاردن و دیارە 4 ساڵ جارێکە لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێتن هەر حیزبە و بە بەژن و باڵای خۆی هەڵدەڵێتن و بە کار و چالاکیەکانی خۆی دادەچێتەوە. بەڵام ئەوەی کە جێی سەرنج و داخە بە تایبەتی من لەگەڵ هەندێک مەجلیسی تایبەت کە برادەرانی لایەنەکانیشی لێبوون گوتومە کە ناکرێ مەسەلەن بۆ نمونە دام و دەستگای حکوومەت بەکار بهێنرێتن بۆ بانگەشەی حیزبی. ئەوجار ناکرێ پۆستی حکومی ئیستیغلال بکرێتن بۆ بانگەشەی حیزبی. بۆی کە ئینسان دەبێ وەکو بڵێ بوار حکومەت دەبێ بوار بۆ هەموو لایەنەکان وەکو یەک خۆشکە و لە خزمەت هەموو لایەنەکاندا بێ بۆی بانگێشەیەکی سەلیس و بانگێشەیەکی باش بەڕێوە بچێتن دەرفەت بۆ هەموو لایەن وەکو یەک بێتن. بەڵام لێرە لەو دەڤەرە دیارە هەموو دام و دەستگاکانی حکوومەت بە هەموو پێداویست و کەرەستەکەیەوە لە خزمەت برادەرانی پارتیدا دەبێتن. لە دەڤەری دیکەش هەموو دام و دەستگا حکومیەکان و کەرەستە و شتومەکەکان لە خزمەت برادەرانی یەکێتیدا دەبن. لەو نێوەندەیدا ئەوەی کە وەکو بڵێ بێبەش کراوە و مەحروم کراوە ئۆپۆزیسیۆنە بە تایبەتی ئەوانەی کە لە حکومەت بەشدار نەبوون حتا ئەوانەی کە لەگەڵیشیان ڕازی بوون لەگەڵیشیان بڵێ لە حکومەت بەشدار بوون بەڵام لە حملەی ئینتیخابی تەهمیش دەکرێت تەهمیش دەکرێن و کوێستا کە دەیبینی کەس مەسەلەن کە برادەرانی گۆڕان لەگەڵ ئەو حکومەتەدان و لەو کابینەیە بەشدارن بەڵام ئەوەی کە باس نەکرێ گۆڕانە. لەبەرەوە بەڕاستی حەقی وایە بە تایبەتی بانگەشەیەکی تەندروست بێ بانگەشەیەک بێتن کە بە ئاقارێکی باشدا بڕوات. زۆر زار باسی پێشکەوتن دەکرێت باسی دەکرێتەوە کوردستان زۆر بەرەو پێش بدراوە و پێویستە خەڵکی دیکە لە سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێ. پێمان باش و پێمان خۆشە بزانین ئەو شتانە چین کە لە کوردستان هەیە کە خەڵکی دیکە پێویستە سوودی لێ وەربگرێ لە ئەزمموی هەرێمی کوردستان لە ماف و ئازادیەکانە لە خزمەت گوزاریەکان هەر شتێکی دیکەیە. وەڵی مامۆستا کەمالە من پێم خۆش بوو ئێستانەکە بە حەقەت کوردستانی ئێمە ئەوەندە بەرەو پێش چووبایە منێکی ئیسلامی کە لە حکومەت بەشدارین معارەزەم وەکو بڵێ ئەوەندە وەکو بڵێ لایەنی پێشکەوتن و لایەنی هەم لە ڕووی تەکنۆلۆجیاوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی وەکو بڵێ یاسا سەروەریەوە هەم لە ڕووی دەربڕینی ڕای ئازادەوە ئەوەندە زۆربان ئەمن ینی نەمتوانی با خۆیان لێ لە خەتدەم ینی دەبوا بە ناچاری دانم پێداهێنابان و باسم کردبانە. ئێمە بەداخەوە کە باسی حکومڕانی ئەو دوو حیزبە دەکەین بە تایبەتی کە ئەو دوو حیزبە لە دوای ڕاپەڕینەوە لە یەکەم انتخاباتی ساڵی 1992ەوە ئەوانە دەستیان بەسەر هەرێمی کوردستان داگرتووە.
جارێ پێش انتخاباتی گەورەترین ئەتوانم بڵێم دەستکەوتیان لەدەست ئەو میلەتەدا گەورەترین دەستکەوتیان لەدەست ئەو میلەتەدا کە ئەو کوردستانەی دەکردە کوردستانێکی دیکە یعنی بە مانای کەلیمە کوردستانەکەی دەگۆڕی یعنی هەم لە ڕووی سامانی ماسیەوە هەم لە ڕووی سامانی ئاویەوە هەم لە ڕووی پرۆژەی کارەبا بۆ هەموو کوردستان بۆ عێراقیش کە پرۆژەی سەددەی بێخمە بوو یعنی ئەوانە کە هاتن یەکەم ئیشیان چونکە شتیوالیان بەخۆوە نەبینی بوو ئەو هەموو ئامێر و ئەو هەموو کەرەستەی کە کشت و کاڵ و بۆ مەسەلەی هاتنی گەشتیار و بابەتان بەڵێ ینی سەددەی بێخمەیان تێکدا و هەموو ئامێرەکانیان ئاودی و کردن و دزینیان و فرۆشتنیان و خستیانە تەنکەی بەرچی خۆیان ئەوە بەڕاستی ئێمە میلەتی کوردە بووە لەو کاتەوە بمانزانی باە کە ئەوانە عەقڵیەتی دەوڵەتداریان نییە کە ئەوانە بەتەمانین ئەو وڵاتە ئاوەدانکەنەوە ئەوانە هاتوون ئەو وڵاتە ڕژێمی بەعز کە چەندی وێران کردووانە دەیانوێ وێرانتریکەن کاولتریکەن ئەوە لایەنێکی لایەنی دیکە تەماشەی پرۆسەی خوێندن دەکەی ماوەسا کەمال پرۆسەی خوێندن وەرە بەراوردی کە لەگەڵ ساڵی هەشتاکان ئەو قسەی من نییە کاک قسەی من یەکێ مەستا لە ساڵی 2025 دەژین پرۆسەی خوێندن بەراورد کە بە ساڵی هەشتاکان و بە ساڵی هەفتاکان ئاسمان و ڕێسمانی فەرقە ئاسمان و ڕێسمانی فەرقە ئێستا مستەوای تەحەداش دەکەم ئەو کە قسەیە دەکەم مستەوای تەڵەبەیەکی کە لە پۆلی شەشی زانستی یانەوەتە وەکو بڵێ زانستی دەردەچوو با بڵێن بلەوە ینی تەواوی دەکرد مستەوای هەڵگری شادەی دکتۆرایەکی هەبوو مستەوای شادەی هەڵگری دکتۆرایەکی هەبوو ئەمڕۆ کە بەڕاستی ئەو هەموو خوێندنە تایبەتانەی کە دروستیان کردوون هەمووش بۆ تیزارەتە هەمووش بۆ خۆ دەوڵەمەندکردنە و نەبێ بەڵا بڵێم داوێ ئەو وڵاتە بەرەو پێش بن و لە سایی ئەو هەموو خوێندنگە ئەهلیانەی کە دروستیان کردوونە هەموو خوێندنگانەی کە هێناویانن بۆ ئەو وڵاتە جاهرێکە و بەناوێکی ئەوە فەڕەنسیە و ئەوە بەریتانیا و ئەوە بۆکو بڵێ ئەمریکیە و ئەوە نزانم ئینگلیزیە و ئەوە تورکیە و ئەوە فارسیە و هەرچی کە ناو ناتۆر هەمووی بۆ دۆشینی خەڵکە بۆ جیفان پڕکردنی خۆیانە لەبەرەوەش تەماشا دەکەم مستەوای زانستی زۆر نزم بۆتەوە مستەوای خوێندەواری زۆر نزم بۆتەوە بەرهەمی ئەو هەموو خوێندنم پێ بڵێ لەو کوردستانەی ئەم بەوان دەڵێن بەرهەمی ئەو هەموو خوێندنم پێ بڵێن لە وڵاتان کە خوێندنگاکان زانکۆکان ینی هەمووی ینی ئەو وڵاتە بەرەو پێش دەبن لە ڕووی تەکنۆلۆجیاوە لە ڕووی ینی سناعەتەوە لە ڕووی زەراعەتەوە لە هەموو ڕوێکەوە وەرە لە وڵاتی ئێمە ئیسفادەی چمان لێ کردووە غەیری ئەوەی کە ئەو خەڵکە هەمووی بێ ئومێد بووە لە خوێندن یعنی من کوڕەکەی خۆم کچەکەی خۆم ئەتۆ کوڕ و کچی خۆت تەشجیعی دەکەی بۆ خوێندن دەڵێ بابە بۆ بخوێنم بەجددی دەڵێ بۆ بخوێنم دەبمە چی هەرچی کە تەواوی کەم لە ماڵەوە دادەنیشم بە چاوی خۆبینیمان یعنی حەساسترین زانکۆی پزیشکیە لە وڵاتی ئێمە چونکە ئیش لەسەر خودی ئینسانەکان دەکاتن بەڵام ئەوانیشان ئەم ساڵەکە بە هەزار مزاهرات و خۆ پیشاندان و ئەوانە تا بڕیاری تاعینکردنیان بۆدان کە هەتا ئەو لەحزەی من قسان دەکەم هێشتانەکە ڕێکاری ئیداریان تەواو نەبوون هێشتانەکە خەریجەکانی پارەکە هێشتا تاعین نەکراون لەبەرەوە بەڕاستی ئەو لەو جانبەشەوە هیچ شتێکی ویان نەکردو بۆ ئەو وڵاتەی ئێمە بەرەو پێشیان بردبێتن لە جانبی ڕێگاوبان و خزمەت گوزاریەکان و ئەوانە جارێ من شتێک دەڵێم پێشەمو شتێکی جارێ حکومەت بۆ حکومەتە حکومەت بۆیە کە خزمەت گوزاری پێشکەش بە خەڵک بکاتن بۆ ئەوەی نییە خزمەت گوزاریەکان بکاتە دەستکەوتی حزبی بکاتە منەت بەسەر خەڵکەوە بکاتە من جادارێ حزب نەیکردووە کاکە حزب ڕێگیر بووە حزب ڕێگیر بووە لە خزمەت گوزاریەکانی ئەو وڵاتە ئەو حکومەتانی کە کابینانی کە دروست بوون من جارێک لێچێک لەو ڕئیس وزەرایانە ناوی نادەم بە نەبێتەوە لێم پرسی گوتم کە سەرۆکی حکومەت بوو پێکۆ لە شوێنێک دانیشت بووین
مەزوو چۆنە لەگەڵ حکومڕانی و دەوڵەتداری وانە تووەڵاگە حیزبەکانمان لێ بگەڕن بە تایبەتی حیزبەکەی خۆمەگەر لێم بگەڕەوە زمان زۆر باشە باس لێمان ناگەڕێن تەداخولات هەیە یعنی بڕیاری سەروی بڕیاری حکومەت هەیە لەبەرەوە بەڕاستی ئەو جادە و بانانەی کە کراون ئەو جادە و بانانەی کە کراون ئەوەش بۆ زۆنێک کراون بۆ زۆنێک نەکراون ئەوشە لەسەر حساب بارگرانکردنی خەڵکی زیاترەوە دەکرێت تەماشەکە هەولێر نمونە بە هەولێر بێنمەوە چکۆمە لەو سنوورەدا دەنیشین وەرە بڕۆ تەماشەی ئەو جادانەی کە دەکرێن جا لە 120ەوە لە 150ەوە لەوانەوە هەمووی لێسە حیسابی مڵک و سەرۆت و سامانی خەڵکە دەست بەسەر هەموو مڵکەکاندا گیراوە بەڵکو قازانجیشی کردووە حکومەت یعنی ئەو مڵکانەی کە دەیفرۆشیتەوە ئەو مڵکانەی کە دەیداتە ئەو بەڵێندەرەی کە ئەو پرۆژەی دەکات زۆر قازانجی دەکات و حکومەت سنتێکی لێسەرف ناکاتن با حکومەت لە زیاتی ئەوەی بێ بۆ من حیساب کا بڵێ کاکە من لە تەمەنی 30 و قسوور ساڵیمدا ئەوەندە خەستەخانەی پرۆفیشناڵم دروست کردوون لە هەردوو زۆنەکەی ئەوەندە مەکتەبەم دروست کردوون باشە ئەوەندە جادۆبانم ئەوە کردوون ئەوجا حکومەت ئەوەندە پارەی سەرف کردووە ئەوەندە مزگەوتم دروست کردوون کوا لەبەرەوە بەڕاستیە من ئەوەی کە ئەوان کردویانە مەسەلەن یان دەڵێن کردومانە بە خیلالی 30 و قسوور ساڵ تەحەدا دەکەم ئەو مڵک و سەرۆت و سامان و دەسەڵاتە لەبەردەستی هەر کەسێکی دیکە باە لەبەردەستی هەر کەسێکی بەڵام بە یەک شەرت بەس خیانەتکار نەبا دز نەبایە گەندەڵکار نەبایە بە خیلالی 5 ساڵان زۆر لەوانەی زیاتر دەکرد بە خیلالی 5 ساڵان لەوانەی زیاتر دەکرد ماوەسێک لەو مزایداتانە ئەوەیە کە بەڕێزش ئێستا ئاماژەت بۆ ئەوە کرد کە خەڵکی دیکە ئەوان دەڵێن ئێمە ئەوەمان کردو ئەوەمان کردو خەڵکی دیکە چیان کردووە ئەجا تەماشەکە ئەمن پێشەوەی کە بێمە سەرۆکە ئێمە چمان کردو بۆ نمونە زۆر جار ڕووی قسە دەکرێتە ئێمە ئیسلامیەکان چتان کردووە بەڵام پێشەوەی کە بێمە سەرەوەی لە ڕووی ئازادی دەربڕینەوە لە ڕووی ئازادی دەربڕینەوە ئێمە یعنی بەڕاستی مەعاناتێکی زۆرمان هەیە لەم وڵاتە تەماشەکە یعنی هەر لەو ساڵێک ئێمە تێداینە 2 مانگ پێشی ئێستا لە دەڤەری ئێمە مەسەلەن لە باڵەکایەتی لەسەر بێکارەبایی لە گەرمای هاویندا خەڵک هاتە سەر جادەی چۆن وەڵامیاندانەوە بە زەبری فیشەک و گولە هاوڵاتیەکیان شەهید لە کاتێک دەماوەسە لەسەر بابەتێکی زۆر ئاسایی نە بابەتەکە سیاسی بووە پیشاندانێکی گەورە بووە داوای کارەبا دەکات داوای کارەبا دەکات داوای خزمەت گوزاریەکان دەکات دەکوژرێتن یعنی تەماشەکە چەندان خەڵکی دیکەمان هەیەەوە شەهیدی قەڵەمە ئەوە شەهیدی ڕادەربڕینە ئەوەی دیکە مەسەرەن لەبەرەوەی قسەی بەسەرکردەیەک گوتۆ تیرۆر دەکرێتن یعنی لەو وڵاتی ئێمە ئەوەی کە نەبێتن بە ئەوە قسەی من نییە قسەی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بە لێکۆڵینەوە پەیوەستن بە دوێڕاستەکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا حتا وڵاتە ئەجنەبیەکانیش یعنی راپۆرتی زۆر ترسناکیان پێشکەش کردوون لەسەر پێشێنکردنی مافی مرۆڤ لە وڵاتەی ئێمە لەبەرەوە بەڕاستی مامۆستا دراوەتە بەرشەق ئەوجا خەڵکی هاوڵاتی لەسەر ڕادەربڕین سجن کراوە و حکم دراوە و تیرۆر کراوە و دەیان و سەدان مەلەفی دیکە لەبەرەوە وڵاتی ئێمە بەڕاستی لەبەرەوەی حزب تێیدا سەروەرە حزب تێیدا حکمڕانە بواری نەهێشتۆتەوە بۆ هیچ کەسێکی دیکە بواری نەهێشتۆتەوە بۆ خەڵکی مقابل ئەوجا ئێمە مامۆستا کەمال ئێمە وەکو ئیسلامی چمان کردووە ئێمە وەکو ئیسلامی چمان کردو جارێ ئێمن لەوانەیە ئێستا خەڵکێکی دیکە کە مەسەرەن بەکاردێنن بۆ نمونە هەر لە قالبی ئیسلامیدایە و بۆی کە پێی لە ئیسلامیەکان بدەنەوە جا ناو ناتۆرەیەکیان لێ ناو ئەوە ناوی لە خۆ ناوە فڵان و فیساروانەکو پێم خۆشی ناوی کەس بێنم هەرچی کە سەحوەی ئیسلامی هەیە لەو وڵاتی ئێمە هەرچی کە سەحوەی ئیسلامی هەیە بە سەلەفیتەوە بە خەلەفیتەوە بە ئیخوانتەوە بە حەڕەکیتەوە بە هەرچی کە تەیاراتی هەیە بە هەم بە هەرچی ئەهلی طریقەت و تەسەوفتەوە هەرچی کە ڕێکخرا و ئەوانن هەمووی بەرهەمی بزوتنەوەی ئیسلامیە ئەو بزوتنەوە ئیسلامی کە مەشانازی پێوە دەکەین کە تێیدا دەسەڵاتدار بووین تێیدا وەکو بڵێ بەشێک بووین لە حیزبێکی ڕەسەن کە ئەو وڵاتەمان پێ بەڕێوە دەبرد ئەو کاتێک کە چەکمان پێ بوو دەسەڵاتمان هەبوو یعنی ئەتوانم بڵێم حیزبێکی
ڕەسەن و حیزبێکی هەڵقوڵاوی ناو ئەو وڵاتە بووین بەڵام چمان کردو بۆ ئەو وڵاتە یەکەم شت ئێمە بەڕاستی دوسێ شتمان کرد کە زۆر مهم بوو لە مێژووی بزوتنەوەی ئیسلامی کاتی خۆی یەکەم شت بەشداری تاڵانکردنی کوردستانمان نەکرد مامۆستا بەڕێزەکانمان مامۆستا ئەمامە پاکەکانمان ئەو کاتەی بڕیاریاندا گوتیان کاکە گومرگ حرامە بۆی کە سەرۆت و سامان و مڵک و ماڵی ئەو وڵاتە بەتاڵان نەبن هەرچی کە پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بۆ هەرچی خەڵکی ئیسلامی بوو خۆی لەو تاڵان و تاڵانکاریە پاراست ئەلبەتە پێش ئەوەش بەشدار بوو لە ئازادکردنی کوردستان بەشدار بوو یەکێک بوو لە ئەتوانم بڵێم کاراکتەرە هەرە زیندوەکانی شۆڕشی ئازادکردنی هەرێمی کوردستان لە هەموو جەبهەکان شەهیدمان داوە لە کەرکووک لە کۆڕێ لە هەولێر لە سلێمانی لە هەر شوێنێکی دەڵی کۆمەڵە شەهیدێکمان داوە و لە پێشەوەی بووین بە شایەدی هەموو لایەنە سیاسیەکان ئەو جا تەماشەکە بەشدار نەبووین لە تاڵانکردنی کوردستان بەڵکو لە زۆر شوێن پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەی سەیتەڕەیان دادەنانەیان دێش خەڵک قاچاغی بکات و خەڵک سەرۆت و سامانی ئەو وڵاتە باتە دەرەوە و هەرزان فرۆشی بکاتن سوپاس بۆخوا ئەوە یەک دوو کاتێک کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد بیدایەتی لەگەڵ پەکەکەی تاکەلایەنێک کە بڕیاری دادەستی نەچێتەوە خوێنی کورد بزوتنەوەی ئیسلامی بوو کە تموحی زۆریشمان پێدرا و پارەی چاچمان بۆ پێشنیار خرا پۆستی چاچمان بۆ پێشنیار خرا لەلایەن تورکیای ئەو کاتەی ئەلمانی بەڵام تاکەلایەنێکە تکاک ئێمە شەڕی پەکەکە ناکەین بەڵێ ئێمە لە ڕووی فکر و ئایدۆلۆژیا لەگەڵ پەکەکە ئاسمان و ڕسمانمان فەرقە بەڵام شەڕی کورد ناکەین شەڕی پەکەکە ناکەین چکە بە مەزڵومیان دەزانین ئەو کاتەی ئەوەش ئەو جا ئێمە هەستین بەڕاستی کە بە ئەرچی خۆمان زانیوە کە پیشەی پێغەمبەران زیندووکەینەوە عەلەیهیمو سەڵات وسەلام لەم وڵاتە لەم وڵاتە ئێمە کە تەماشەمان کرد بەڕاستی گەورەترین شت کە بینا بکرێتەوە ئینسانە گەورەترین شت بینا بکرێتەوە ئینسانە ئێمە هەستاوین بە بیناکردنەوەی ئینسانەکان ئێمە هەستاوین بە بیناکردنەوەی ئینسانەکان بەشایەتی دادوەرە بەڕێزەکان بەشایەتی ئەوانەی کە مەسەڵەن پەیوەستن بە توێژەرەوانی کۆمەڵایەتی بەشایەتی ئەوانەی کە لە سوڵح و ئاشتەوایی خەڵکدا بەشدارن هەتا لەو کە لەو چەند مانگەی برادێک کە 20 قسوور ساڵە سوڵح و ئاشتەوایی دەکەم لە گەرمیان ڤیدیۆیەکی بڵاو کردەوە تا ئێستانە کە لە سوڵح و ئاشتەوایی هیچ ئیسلامیەک بەشدار نەبوو چکە کێشە و مشکلەی وان نەبوو مەسەلەن بەشدار بم و کێشەیان دروست کرد بێتن تا ئێستانە کە خەڵکی ئێمە وامان کردووە کە بە قسەی کردبین ئەوەی کە بە قسەی کردبین وامان کردو تخونی مخدرات نەکەوێت وامان کردو تخومی مەشروب خواردنەوە نەکەوێتن وامان کردو تخونی زغارە کێشان نەکەوێتن وامان کردو تخونی زینا نەکەوێتن وامان کردو بوختان بۆ خەڵکی نەکاتن وامان کردو کە بۆ بەرپرس لە شوێنێکی دزی نەکاتن وامان ینی بۆ نمونە لە کابینەی مامۆستا عەبدولسار کە تێیدا وەزیر بوو کابینەی حەوتەگە بە هەڵە دانەچوو بم لەو کابینەی بەشایەتی جێگری سەرۆکی حکومەت کە ئەو کاتێک کاک نێچیروان سەرۆکی حکومەت بوو کاک قوبات جێگری کاک نێچیروانی بوو بەشایەتی کاک قوبات دەڵێ شانازیە بۆ کابینەی ئێمە کە پیاوێکی وەکو مامۆستا عەبدولسار تێیدا وەزیرە شانازیە بۆ ئەو کابینەیە شانازی پێوە دەکەین بۆ چونکە وەزیرێکی دەست پاک داوێن پاک وەزیرێک فەرق و جیاوازی بە هیچ کەسێک نەدەکرد پەرلەمانتارەکانمان کە بەشدار بوون لە پەرلەمان چالاکترین پەرلەمانتار بوون داکۆچیان لە مافی خەڵک کردووە سازشیان نەکردووە ماڵمان پێدراوە کە بە خۆم پەرلەمانتار بووم پێشنیاری پارەمان بۆ کراوە پێشنیاری زۆر شتمان بۆ کرا بۆی سازش بکەین لەسەر هەندێک قەزای حزبی و سیاسی نەمان کردووە ئەوجا ئێمە هاتووین بەڕاستی ئەو شخصیەتی ئینسانی مسلمانمان جارێکی دیکە داڕێژدۆتەوە جارێکی دیکەمان دروست کردوتەوە جارێکی دیکە گرنگیمان پێداوە ئەو بەرهەمی ئەو هەموو مەدارسی تەحفیزەی کە لە هەرێمی کوردستان هەیە حتا بۆ معلوماتت ئەو حیزبانە ئەلمانیەکانی دیکەش کە پێشەوەی کە بێنەوە کوردستان حیزب ئەلمانیەکان پێشەوەی بێنەوە کوردستان دەیانگۆ بچینەوە کوردستان لەو قسەی سەرکردەکانیانە
دەیانگو ئەو قورئانەی کە لە کوردستانە دەینێرینەوە عەرەبستانی سعودی بەڵام بەکەرەکانی کوردستانی نانێرین بۆی کەرەکان ماندوو نەبن داوای وشتر دەکەین بە وشتری دەنێرین بەڵام کە دیتیان سەحوەی ئیسلامی و حیزبە ئیسلامیەکان هوردە خەڵک لیان کۆ دەبێتەوە بە ناچاری بە نیفاق ئەوانە هەستانسیان کرد ئەوجا ئەوانیش احتیمامیان بە خەڵکی بەتایبەتی بە مامۆستایانی ئاینی و بەوانەدا بەداخەوە کە مامۆستای ئاینی دەبێ دەستبارگر بێ لەگەڵ خەڵکی ئیسلامی مامۆستای ئاینی دەبێت پێشەنگ بێ لەگەڵ خەڵکی ئیسلامی مامۆستای ئاینی دەبێت لە پێش خەڵکە ئیسلامیەکەی بێ بۆ چونکە بەخۆی دەڵێن میراتگەری پێغەمبەرم عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو میراتەی لە بۆ بەجێماوە کە ئەویش عیلم و زانست و ئەخلاق و ڕەوشت و دروستکردنەوەی شخصیەتی ئینسانی موسڵمانە لەبەر بەڕاستی ئێمە ئەو هەموو مەدارسانی کە هەنە بەرهەمی خەڵکە ئیسلامیەکەیە ئێمە بۆ نمونەوەکو کۆمەڵ چمان کردووە ئەوکو کۆمەڵ چمان کردووە بەڵێ مە لە دەسەڵات نین ئەگەر سەرۆت و سامانی لەبەردەستی تۆیە لەبەردەستی من باە ئەو کوردستانم بۆ دەکردیە بەهەشت تەوزیع من نەدەکرد لەسەر بنەماڵەکانی خۆمان تەوزیعمان نەدەکرد لەسەر بەرپرسەکانمان نەمان دەکردە مقاتعەوە فڵانکە شێخە دەسەڵاتدارە لەو مقاتعی ئەو فڵانکە شێخە دەسەڵاتدارە لەو پارێزگای ئەو فڵانکە شێخە دەسەڵاتدارە لەوە جاوجا کوڕی فڵان کەسی ئەوە لە بۆت و کوڕی فڵان کەسیەوە ئیوای هێشتا لە دایک نەبووە حسەیەکیان بۆ داناوە لە گومرگ و لە ئیدی و لە ئیدی بە ناحەق و بە زوڵم و ستەم پارە لە سیارەکان وەردەگرن لە لۆریەکان وەردەگرن کەس نازانی بۆ چشە بەبێ وەسڵ باس تێپەڕی لە سێتەڕەکەی 25,000 لێ وەردەگرن و دێناوە ناو سندوقەکەی ئەومان نەدەکرد بەڵکو بەبێ فەرق و جیاوازی خزمەتی هەموو کوردستانمان دەکرد بڕۆ تەماشای دەڤەری سەوزکە دەڵێ دەچێت جیبۆتی یعنی دەچێت وڵاتێکی وێران نەجادەی جادێ تا ئێستانەکەەوە 30 و قسوور ساڵە جۆت سایدی سلێمانی و ڕانی هێشتانەکە ڕۆکە خۆیەتی 30 و قسوور ساڵە ئەو جۆت سایدی کە بە سەدان خەڵکی تێدا مردووە شەید وەکەوتەوە ڕووبار ئاجۆمەران هەرۆکە خۆیەتی ئەگە ئێمە دەسەڵات داربین ئەومان هەموو دەکرد خزمەتێکی بەبێ فەرق و جیاوازیمان دەکرد نەمان دێشت لەسەر قوتی خەڵک ماڵ و منداڵ و عەشرەت و بنەماڵە و ئەوانە ببنە لۆرد ئەوانە هەمووی بوونە لۆرد ئەوجا ئێمە دەیان مەدرسەی شەرعیمان دروست کردووە کوڕی تو کوڕی بەشێکی زۆری مەدرسەکانمان دەستگای نووری حیکمەمان منداڵی ئەو بەرپرسانن منداڵی بەرپرسەکانن سیقەیان پێمانە کە منداڵەکانیان بۆ پەروەردەکەین یعنی تو منداڵی خۆت تەسلیمی کەسێک دەکەیت کە سیقەی سەتاسەتیت پێ بێتن دەنا سیقەی سەتاسەتیت پێنە بێ منداڵەکەی خۆت جگەرگۆشەکەی خۆت تەسلیم ناکەی ئەوانیش لەمە چاتر دەزانن کە مەچەند دەست پاک و داوێن پاک و چەند دڵسۆزی ئەو میلەتەی خۆمانین لەبەرەوەی کچەکەیان کوڕەکەیان دەنێرن بۆ مەدارسی تەحفیز بۆ مەدارسە ئیسلامیەکانی خۆمان لە فەسڵی هاوین دەیانێرن بۆ بارەگاکانی خۆمان کە بۆیان پەروەردەکەین لەبەرەوەی دەزانن ئەوان بەس ئاقارێکدا ڕۆیشتون مامۆستا ئەگەر بینەوە سەر ئەو بابەتی سەرەتاکە باسمان لە ئەوە کرد کە زۆر مزایدەوە دەکرێتەوە ئێمە ئاوامان کردو و ئاوامان کردووە پێیتوانی کە بەشێک لە بەرپرسان لە ڕوانگەی ڕەفاهیەتی گیانی خۆیان باسی ئەو بابەتانە دەکەن چونکە ئەوان بێکارەبەیان نەدیوە مامۆستا فەقیریان نەدیوە بێپارەیان نەدیوە بڵێ یعنی کاورا کە بۆ خۆی برسێتی نەبینیوە یعنی کو خانزادی سۆران دەجێڕنەوە دەڵێن خەڵکی ئەو دەشتەی هەمووی فەقیر و هەژار و هیچی نەبووە چۆتە لای وتیانە خەڵک برسێ و هیچی نییە بخۆتی با برنج بە شیری بخۆن آخر خانزاد گیان برنج بە شیر لەکنە تو دەست دەکە بەس دەکەن خەڵک دەست ناکەوێ ئەویش کە تەماشای خۆی دەکا ئەوم پارەی لەسەرێک داناوە فەقیری نەبینیوە کارەبای لەحزەیەک لێ نەبڕاوە دەڵێ وەزاکە زۆر زۆر باش عیبی نییە بەڵام ئەمن جارێک لەگەڵ کاک مەسعود ئەو کاتەی سەرۆکی هەرێم بوو پێش ئەو وەزەکە تێک بچێ و گۆڕان دروست بێ و مەزاهەرات دەست پێ بکات و ئەوانە نوێنەری کۆمەڵ بووم پێشنیارێکم بۆ کردوتم جەنابی سەرۆکی هەرێم پێم خۆشە کۆمەڵە ڕاوێژکارێکت هەبێتن ئەو ڕاوێژکارانە لە هەموو لایەنەکان بن ئیسلامی بن شوعی بن بێلایەن بن لەبەرەوەی بەڕاستی ڕاستیەکان بە تو ناگەێنرین کە تۆ سەرۆکی هەرێمی ڕاستیەکانت پێناڵێن وەزی خەڵک زۆر خراپە خەڵک زۆر بێزارە لەو حکومڕانیەکە دەکرێتن
يعني ئێمە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە ئیشارەت بۆت کەوتت هەرێمی کوردستان دەڵێ دەبێت زۆر وڵات چاو لەمە بکەن لە چاو لەمە بکەن لە ئیستیغلالکردنی خەڵک باشە لە قۆڕەخکردنی پلە و پۆست و یعنی من بەس تەماشەکە عێراق لە ساڵی چەندەوە بڵێ ئازاد کرا 2003 ونیە تا ئێستا چەند ڕئیس وزەرا بلۆم حیسابکەر پێت حیساب ناکرێن پێت حیساب ناکرێن هەندە ڕئیس وزەرایی گۆڕیون ئەدی ئیمە هەردە بڵێ فلان 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 یعنی ئێستا بۆتە ئێستا لە دوو ئامۆزانیش ینی کورتتر کراوەتەوە لە کاتێک دەمەوەستا حکومڕانی عێراقیش 1001 پرسیاری لەسەر تەمام قسە لەسەر گەندەڵیەکانی وێندەرێ ناکەن چونکە مە معنی نین بە وێندەرێ ئەمە معنین بە هەرێمی کوردستان مەبەستم ئەوەیە وێڕای ئەوەی کە ئەوان کرد و کاڵیشان هێشتا زۆر لە پێشەی من زۆر لە پێشێ من یعنی تەماشەکە لە حەزەیەک موچەیان تاخیر نەکردووە ئێمە کاکە ئێستا ئەمە نییە ئێمە وەکو ینی بووکە بە بارانەی قەدیمی لێ هاتووە قەدیم کە باران نەدەباری هەموو ڕۆژێ بەدەنجی بووکە بە بارانەی منداڵان بەخەبەر دەهاتی ینی تکلێک کۆ دەبوونەوە جادەبات سوبای هەندێک ئاوت بەسەردا پڕژانبانە هەندێک چکولاتت بۆ فرەدابانە هەندێک ئەو کاتی چکولاتیش نەبوون شەکرت بۆ داویشتن کاک ئێستا وەلێ هات ئێستا هەموو دەبی مۆزەفەکان هەموو ڕۆژێ بووکە بە بارانێ بکەن لە بۆ موچەی هەموو ڕۆژێ مەسەلەن دەی کاکە گوێ ئەو هەمومان تووشی نەخۆشی نەفسی بووین ئەوجا لە هیچ وڵاتێکم نەبینیوە حکومەت ئەو هەموو موچەی خەڵکی دەست بەسەر داگر بێت لە وڵاتی خۆمان نەبێت بەدەیان موچەی ئەو خەڵکەتان لەکنە خەڵکتان فێری دزی کرد خەڵکتان فێری خیانەت کرد خەڵکتان فێری کوڕە گەندە فێری هەموو شتێکتان کرد بۆ چونکە کابرا دەڵێ کاکە ئەو موچەی منی خواردووە نیوە موچەی منی خواردووە پارەم ناداتێ دەمچەوسێنی تۆمیش هەموو خیانەتێکی دەکەم چیان کردو بۆ وڵاتی هیچی وایان نەکرد بۆ خەڵک چاویان خزمەت گوزاریەکان گە بەراورد دەکوێن لەگەڵ عێراق بنزین لێرە خراپترین نەوعی بە 750 ئەو هەموو سەرا دوور و درێژەش هەر لەلایەک ماوەسە کەمال لەو مفاوەزاتی ئاخیری کێشە و مشتومڕ لەسەر نەوت کە مەسەلەن چەندی ڕادەستکەن و چەندی ڕادەست نەکەن عێراق پێشنیاری کرد لە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە بۆ ئەو حکومەتەی کاربەڕێکەرەی ئێمە کە هەموو نەفتەکەی ڕادستی عێراقکەن عێراق وەکو باقی پارێزگاکانی دیکە هەموو خزمەت گوزاریەکان دەگەیەنێتە کوردستانی ئێمە نەوتەکەی بە 30,000مان دەداتی وەکو عێراق بنزینەکەی بە هەموو نەوعەکانی ئەو هەموو کوا یعنی تەماشەکە گۆڕاخر ئینسان وەڵڵای هەندێک شتێ خەفەتانی پێوە دەخوات ینی وەکو ئەوە دەژێڕنەوە قەدیم ئەگەر ڕێزم بۆ مامۆستا باشەکان دەڵێن مامۆستایەک چۆتە گوندێکی ئەویش بەوەی معاملەی دەگەڵ کردوون کە زەکات و سەرفترە و ئەوانەی بدەنێ ئەویش کە ڕەمەزان تەواو بۆ زەکات و سەرفتریان نەداونێ کە نەیان داونێ جاوە دروستیان کردو خەڵکەکە ئایا وایەوانە ئیشاڵە قەتوانە بێت چونکە مامۆستای باش قەتواناکە ئەوی گوتی وەڵای مادام نامدەن دەبا شتێکتان پێ بڵێن بەو خوای هەرچی نوێژم بۆ کرد هەموو بەبێ دەست و نوێژی بۆ کردوون یعنی تو وەرە تەماشەکە ینی ماوەک بوو کێشەی بنزین و ئەوانە کە تۆزە چارەسەر کرد دوایە بەرپرسێکی ئەو وڵاتە هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن چ بڵێ دەڵێ وەڵای کاکە ئەو بنزینەی کە قەدیم تەوزیع دەکرا دەیانگە ئەو محەسەنە و ئەوە نزانم نۆرماڵە و ئەوە نزانە هەموو یەک بنزین بوو هیچ فەرق و جیاوازی نەبوو جاوەرە کاکە وەرە نازام قوڕچێن دەری بەسەری ئەو بەستە خەڵک و میلەتە دەکەی لەبەرەوە کە پێشنیاریان بۆ کاکە وەرن ئەو 50,000مان تەسلیم کرد ئەمە نەوتەکە ئایدیمە بنزینێک وەکو عێراق تەوزیع دەکەی هەموو یەک بنزینی بە کوالیتێکی فول دەرەجەیەک بە 450 یعنی غاز بۆکو عێراق تەوزیعی دەکەین ناڵین خەڵک مشکلەی ئەو شتانە بمێنێتن قبولیان نەبوو ئێستاش کۆمپانیاکانی خۆیان وەکو گوتم تەوزیعیان کردووە داخۆ بەر چ شێخێکی کەوتووە وەچ دەست بە دەسەڵاتدارێکی کەوتووە بەر چ مەسئولێکی کەوتووە ئێستانەکەش لەو کوردستانەی ئێمە بنزینەکەیان بۆ ئەوە کردووی 750 کە بە کەلێک هیچ نایە خەڵکەوە سڕی لەسەر دەگریت ئەوجا نەوتەکەی هەر مەسەلەن تەماشەکە گازی تەماشەکە هەمووی بۆتە ئەوەی کە تیجارەت بەو میلەتە دەکەن و بەو خەڵکە دەکەن ئەوجا کاک ماوەسا کەمال بەداخەوە دەڵێم لەو وڵاتی ئێمە ئەوەی کە مزەحیە ئینسانە کوردە ئینسانی کوردە تاچی کوردە
یعنی تەماشەکە ئەو تیجارەتەی کە بە تاچی کوور دەکرێت ئێستانەکە بە هیچ کەسێکی دیکە ناکرێت لە وڵاتی ئێمە بۆ بڕۆ تەماشای هەموو شارەکان کە چ دوکانێکت لە هەموو دوکانان زیاتر دێنە بەرچاوی ئێستانەکە بڕۆ لە سۆران پیاسەیەکی بکە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە گەرمیان لە هەر شوێنێکی چ دوکانێکت زیاتر دێنە بەرچاوی سەیدەلیە بەداخەوە دەڵێن زۆرترین ڕێژەی دوکانەکان سەیدەلیەن بۆ چکە تیجارەت بەو ئینسانی دەکرێت دکتۆرەکان بەداخەوە دەڵێم کۆمەڵە دکتۆرێک بەشدارن لەو تیجارەتە لەگەڵ تاجیرەکان لە ڕێ حیزبەکان چکە من ئەگەر دەسەڵاتدار بم حکومەت بم کەسێک کە تیجارەت بەسەر میلەتمەوە بکاتن قەت لێی قبول ناکەم ڕەجی ملی دەردێنم چۆن دێڵم تیجارەت بۆ میلەتەم بکاتن بەڵام ئەو هاتووە بۆ نمونە دێتن مەسەڵەن دێتە لای تو ئەتۆ هیچ چێشت نییە ڕەتڵە حەبێکت بۆ دەنووسیتن دەڵێ دە ڕۆژی دیکە وەرە چکە دەزانی چانابی دەزانی چانابی دەڵێ دە ڕۆژی دیکە وەرەوە دە ڕۆژی دیکە دەچیەوە ئەو حەبانەت لێو دەگۆڕی کۆمەڵ حەبێکی دیکەت بەسەر ساغ دەکات و چکە لەگەڵ شەریکەکەی اتیفاقی کردووە ئەو شەریکەیە حسەیەکی داوەتی دەڵێکا کە تۆ هەموو مانجێوەندە سەفەرت لەسرە منە بڕۆ بۆ تورکیای بڕۆ بۆ سوید بڕۆ بۆ نزانم فنلەندا بۆ کوێ بۆ تورکیای بۆ هەر وڵاتێکی دیکە لەسەر حسابی من و تۆ یعنی قەدیم بەداخەوە دەڵێم یعنی ئێمە دەچوە خەستەخانەی هەموو عیلاجێکت بەلاش دەدرایە هەر عملیاتێکی بتویست بایە بۆیان دەکردی بەلاش بەڵام کوا ئێستانەکە لە سایی حکمڕانی ئەو دوو حیزبە هەتا بۆ خۆیان مامۆستا کەمال دوێنێکە مەسەڵەن بۆ نمونە لە کەرنەڤاڵی هەڵەبجە و لە کەرنەڤاڵی ئەوەی برادەرانی یەکێتی نیشتیمانی کە وەڵامی جێگری سەرۆکی پارتیاندایەوە یعنی کە دەیگۆ کەس هیچی نەکردووە لە وڵاتە ئێمە نەبێ ئەو پێی گوتی بابێ ئەو وڵاتە باوەت پێ بڵێم وتی لە کۆیە تۆ ناتوانی کە مدیرێکی بەبێ پرسی ئێمە بگۆڕی کەواتە تو ئەمن لە نوێی کوردستانی شتم کردووە شتم بەدەستە ئێستاش ئەو وڵاتە ئێمە دوو زۆنە یعنی فەراشێک ناتوانێت مەسەڵەن سەرۆکی حکومەت ناتوانێت فەراشێک بگۆڕێ لە دەڤەری سلێمانی دەڤەری سلێمانیش کە مەسەڵەن جێگری سەرۆکی حکومەتە ناتوانێت فەراشێکی بگۆڕی لە دەڤەری زەرد کەواتە ستان کرد بۆ ئەو وڵاتەی ئەو وڵاتەتان وێران کردووە ئەو وڵاتەتان بە حیزبی کردووە ئەو وڵاتەتان ئەوجا ئێوە پێم خۆشە یەک شت هەموو جارێک چکەم تەماشای پەرلەمانتارەکانیان دەکەم و بەرپرسەکانی شانازی بە هێنانی کورسەکان دەکەن با بە وەڵڵا و بیللا وەتەڵڵا ئەوەی کە دەنجیشتان دەداتێ لە ترسان دەنگتان دەداتی لەبەر چاو سوورکردنەوە دەنگتان دەداتی لەوەی هەر ڕەشەی لێ دەکەن موچەی دەبڕن هەر ڕەشەی لێ دەکەن فەسلی دەکەن هەر ڕەشەی لێ دەکەن نان بڕاوی دەکەن وەرە با خەڵک ئازاد بێ خەڵک با موچەکەی هەمووی ببێتە تەوتین و لە بەغدا بەبێەوەی کاتە دەستی ئێوە بێتە سەر حیساب بانقیەکەی بزانە داخۆ چەند دەنگ دێنن بزانە داخۆ چەند چکە من لەگەڵ خەڵک تێکەڵاوین دەچین بۆ لای خەڵک وەڵڵا بەرپرسەکانتان لێتان بێزارن وەڵڵا مەسوولەکانتان لێتان بێزارن بەڵام ناوێرن لەبەرەوە بەڕاستی ئەمر خوازیارم ئەو خەڵکە جارێ منەوەی کشتێک زۆر لێ دەترسێم ماوەستا کەمال ئەویش بەڕاستی کۆمەڵگەی کوردی وێران کراوە بەداخەوە دەڵێم بڕۆ تەماشەکە ئەمن ماوە دەگەڕێم ئەو کافتریانە تەماشەکە ئەو کافتریانیان کردوتەوە ئیحتیمامی زۆریان پێداوە هەموو شتێکی تێدایە جاکە دەڵێم هەموو شتێکی تێدایە ناچمە ناو تەفاسیلی حتا نوێژی بەیانی جمەی دێ لەو گەنجە جوانانەی ئێمە ئەو گەنجە جوانانەی ئێمەیان وێران کردوون وێرانیان کردوون شخصیەتیاندا ڕووخاندوون هەمووی خەریکی نێرگلە و جغارە و خەریکی یعنی چی خوا پێی ناخۆشە خەریکی ئەوەن باشە تەماشای ئەوروپاکە کاکە لاسای ئەوروپا دەکەی وەکو ئەوروپا بکە ئەوروپا هەموو شتێک تێدا فری و ئازادە مەسموحە باشە بەڵام لەگەڵەوەشدا قبولی نەکردووە گەنجەکانی وەکو وڵاتی ئێمە وێران بکرێت چکە ئێمە هەموو ڕۆژەیە هەموو شەو و ڕۆژە لەوێن دەرێ یەکشەم ئیش دەکە دووشەم ئیش دەکە سێشەم ئیش دەکە چارشەم ئیش دەکە پێنجشەم ئیش دەکە
جمعە ئیش دەکات شەممان دەچی بۆ خۆی ڕادەبێریت یەک شەوی بەڵامی دیکە خەریکی بەرەو پێشبردننی ئەو وڵاتەیە ئیمە هەمووی فریە سبەینێکە لێت دەقەومیت چێ فریاد دەکەوێت گەنجت بەدەستە خۆ نێشتووە بەرپرسێک دادەنێ و بەرپرسە خیانەتت لێ دەکات دەتفرۆشیتن لەبەرەوەش تەماشە دەکەی ناوە ناوە مەلەفی ترسناک و مەلەفی و هە لە ناو خۆیان لە ناو عائیلەی خۆیان ئەو فلانە ئامۆزای بە گشت فلانە ئامۆزای داچ و یەکتریان کوشت و خەڵکیان هاویشتە سەجن و هەموو نەتیجەی نەتیجەی پەروەردەنەکردنێکی تەندروست و صحیح بەداخەوە مامۆستا لە کۆتاگەر بینەوە سەر بانگەشی هەڵبژاردن دیارە بەر لایەنێک بانگەشە بە شێوازێک دەکات دەنگ بە ئێمەدەن ئاواتان بۆ دەکەین و ئاواتان بۆ دەکەین دەنگ بە چ جۆرە کەسێک بدرێ باشە و ئەوانە چێن کە نابێت دەنجیان پێ بدرێ وەڵای ئەوانەی کە دەنجیان نابێت پێ بدرێ نابێت دەست بن نابێت خیانەتکار بن نابێت خۆفرۆش بن ئەو جا دەبێت ڕاستگۆ بن ئەو جا دەبێت چکە ئەمە موسڵمانین ئەوانیش کە مەسەڵەن ئەو حیزب ئەلمانیانش لە هەویان نووسراوە موسڵمان مسلیم بەڵام هەندێک خەڵک ملیمە لەسەری نووسراوە هەندێکیش مسلیمە دەبێت دەنگ بە مسلیمەکەی بدرێت دەنگ بە ملیمەکەی نەدرێ باشە ئەو جا ئێمە دەنگدان ئەمانەتە باوانە زانین وەڵاوە شتێکی دنیاییە لەسەرمان حیسابە کەسێک کە حیزبێکی ئەلمانیە کابرایەکی نوێشکەری مسلمانی دەستپاکی داوێن پاک حرامە دەنگ بە حیزبێکی ئەلمانی بداتن حرامە دروست نییە هەتا ئێوارێ بابینی دنیا مەلایەک کۆبۆتۆ بۆ حیزبێکی ئەلمانی نایشەرعێنیت بەڵکو عەمامەی ئەو مامۆستایانە دەکەوێتە ژێر پرسیار عەمامەی ئەو مامۆستایانە دەکەوێتە ژێر پرسیار کە ببنە دۆڵکوتی حیزبێکی ئەلمانی ئەوە موسیبەتە ئەوە موسیبەتە چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لەوەی کردووە ئینسانی عالم و ئینسانی بۆ خوا سوڵحاو لەبەر دەرکەی دەسەڵاتداران بێ چ جای دەسەڵاتدارێکە شانازی بە ئەلمانیەتی خۆی و بە دوور لە دینەکەی خۆی وە بکات ئەو جا دەنگ بە خەڵکێک بدەن کە خیانەتان لێ نەکە دەست و داوێنی پاک بێ ڕابردووی بزانن یعنی ئێستا من بۆ نمونە ئەمە بانگەشە دەکەین بۆ کۆمەڵەکانی دێکی خۆمان لەو دەبەرەی دەخواوە چیل لەکن هەر کەسێکی باسی کاندیدەکانی خۆمان کردبێ هەموو خەڵک شایەتی حەقیان بۆ دەدا ئینسانی دەستپاک ئینسانی داوێن پاک ئینسانی بەڕێز بە حورمەت حەقبێژ لەگەڵ خەڵک تێکەڵاون خۆیان یعنی لە بورجێکی دیکە نەژیاون بەڵام کاندیدەکانی لایەنەکانی دیکە یعنی ئەوڕۆ شەوا دیکە بوو بە هەڵەدا نەچووبم بینیم مەسەڵەن ئەها سێڕای حزبی گەیشتە چێندەرێ دەڵێ وەڵا ئەوە خەریکن فلانکە لایەنە کە ڤیدیۆی سێکسی فلانکە کاندیدەی بڵاو دەکەنەوە کاکە تو دەنگ بەوەی دەدەی دەنگ بە مەشروب خۆرێکی دەدەی دەنگ بە دزێکی دەدەی دەنگ بە کەسێکی دەدەی کە لە ژیانی خۆیدانەی گوتووە ئەڵڵا ئەڵڵا گاڵتەی بەو شتەی دیاخت چ وەڵامی خۆت دەدەیەوە لە قیامەت عەزیزەکەی خۆم وەڵڵا 24 ساعت لە مزگەوت بە کەلکت نایەتن وەڵڵا عەزیزەکەی خۆم هاوکاری حزبێکی ئەلمانی زاڵم و ستەمکار بکەی کە هەموو ژیانت قورئان خوێندن و خۆ نوێژ ئەوانە بێتن بە کەلکی سنتێکی نایەت لەبەرەوە دەبێ بزانی ئینسان عاقڵ بی دەنگ جاو جامە بەهارتان بۆ نانینە چۆکان ئەمە ناڵین وەڵا دەنگ بەمە بدەین دنیا دەکەینە وەچ کاورای گۆتی دەیکەینە بەهەشت بەڵام ئەمە یەک وعدتان پێ دەدەین ئەگەر دەنگمان زۆرینەی دەنجی خەڵکی هەرێمی کوردستانمان هینا خەڵک لەگەڵماندا بوو فەرق و جیاوازیتان پێ نەکەین کوڕی خۆمان ناکەینە ملیار لێر و کوڕی توش لە برسان بمریت ئەو جا هەوڵ دەدەین شەریکات دروستکەین لە وڵاتە بۆی خەڵک ئەگەر هەموو حکومەتیش نەتوانیم و خەڵک تاعینکە لە شەریکەکان ئیشکەن پرۆسەی کارکردن و خزمەتگوزاریەکان فراوان دەکەین لە وڵاتەی ئێمە ئەو جا لە خۆمان ناوەشینین و دەست بەسەر سەرۆت و سامان و میلەتی و خەڵکەدا بگرین قوتی و خەڵکەدا بگرین ئەو جا کاکە دەوڵەمەندە بەڕێزەکان هاوکاری سەحوەی ئیسلامی بکەن هاوکاری حیزبە ئیسلامیەکان بکەن وەڵڵا ئێمە دەسەڵاتدار بین بە خۆمانی ڕەوا نابینین پارەتان لێ بستینین چکە من ئاگادارم کە تەلەفۆنتان بۆ دەکرێ فلان کەس 1000 دەفتەر بێنە 2000 دەفتەر بێنە سەری خۆت شۆر دەکەی و ملی خۆت کەس دەکەی و بە ناچاری پارەی بۆ دەبەی
ئەمە بەس زەکاتەکەت لێ وەردەگرین عەزیزەکەم کە حەقی خوایە زەکاتەکەش ناوینە بەرچی خۆمان دەدەینە خەڵکی فەقیر و هەژار ئەو زەکات هەر هیچ دەبێ هەر ببێ ئەو ڕەشوە و زەکات وانە لە کنەوی فەرقی نیە لێت وەردەگری بە هەزاران دەفتەر دۆلاری دیکەشت مانگانە و ڕۆژانە و لە کاتی پرۆسەکان لێ وەردەگری لەبەرەوە بەڕاستی دەبێت دەنگ بەو پەرلەمانتارە بوێرانە بدرێ کە لەگەڵ لایەنە سیاسیە ئیسلامیەکاندان و خەڵکێکی دەست پاکن داوێن پاکن ئەمە لەناو ملەتێکی موسڵمانین بەڵام کەسێک کە خۆی پێ موسڵمان نەبێ بڵێ کاکە من باسی دین وانە بۆ من مەکە ئەمن بۆ خۆم چ کابرای گوتی ئازە کەیفی خۆت دەنگ بەچێ دەبی ئەو کاتی من ناتوانم بەڵام ئەوەندەی بزانە لە مێژووی 1400 ساڵی حکمی ئیسلامی ئەوەندەی کە خزمەت بە بەشەریەت و بە ئینسانیەت و حتا بە ئاژەڵ و حیواناتیش کراوە لە مێژووی بەشەریەت شتیوانە نەبووە ئەزانی بۆ تەماشەکە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز نەک موچە و بوزە بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ هەموو خەڵکێکی دابین کرابوو بۆ موسڵمان بۆ جوولەکە بۆ نەسڕانی بۆ بەدین بۆ بێدین بەڵکو ئاوڕی لە حیواناتیش دەدایەوە زستانان چکە زۆر بەفر دەباری ئەو کاتێ بەرەکەت هەبوو گەلم و جۆیان دەبێت لەسەر لووتکەی چیاکانیان پەرش و بڵاو دەکرد بۆ حیوانات برسی نەبێتن ئەگەر دەنگ بە ئێمە بدەنەما بە حەول و قووەتی خوای خەڵکێکی ئاوا دەست پاک و داوێن پاک و ئەوانەتان بۆ چ کابرای گوتی تەوزیف دەکەی کە بتوانن لەژێر سایان بسێنەوە ئەو جا مزایدەش لەگەڵ هیچ کەسێک ناکەین لەبەرەوە من ئاخیر قسەم لەو بەرنامەی ئەوەیە کە بەڕاستی ئینسان شەرم دەکات زۆر جار کە بڵێن وەڵە کاکە من کوردم لەبەرەوەی هیچ شتێکیان نێشتۆتەوە کە لەگەڵ ئەخلاق و ڕەوشت و نەریتی کوردایەتی باو باپیرانمان تێک کاتەوە وەفا نەماوە دڵسۆزی نەماوە داوێن پاچی نەماوە دەست پاچی نەماوە میوانداری نەماوە یعنی چت باسی چت بۆ بکەم ڕێزی گەورە و گسکان نەماوە هیچ شتێکیان نێشتووە لەبەرەوە بەڕاستی ئەو خەڵکە بەرپرسیارە ئەمام الله کە دەنگ بەچێ دەدا و خوای گەورە تەبارەک و تەعالا سبەینێکە کەسێک کە تۆ دەزانی کە دزە کە مەشروب خۆرە کە زیناکەرە یعنی من ناوی کەس نادەم ئەمە لە فراکسیۆنی ئەو حیزبە ئالمانیانەمان دەگەڵ دابوون لە پەرلەمان لە خولی ئێمە ئێبابە هەر لەسەر یعنی ڕسمی ڕوت و قوتیان بڵاو کردەوە حیا و ناموسی پەرلەمانیشیان برد هەتۆ وەرێت ینی هەندە نەفس نزم بی ئەندامی پەرلەمان بی ئاوا مەسەڵەن ئافرەتێک مەسەڵەن بێ خۆت پێشاندا لە ئینتەرنێتی ئەدوش خۆ بۆ من ڕوتکە وەرە زەلام خۆی بۆ ڕوت و قوتکەوە کەماوە لە دەتۆ ئومو کو لە دایکی خۆی بۆلت بووە لە بەغداش کەیسیەکی دیکە بەخوا چکۆمان نامانەوە حیای خەڵکی ببین بەڵام خەڵکی نەنگۆتنێکتان بەو جۆرە کەسانە داوە ئەوانە نایەڵی خەڵکێکی نانێرین هەندە نەفس نزم بێ خۆ ڕوت و قوت کاتەوە سبەینەکەەوە چ کابرای گوتیوەچی بڵێم چی ینی ئاژەڵێکی دەرکەوت بە ڕوت و قوتی وەڵا ئەوە حاڵەتێکی نەفسی و ڕووخاو لە بۆ بابەت تۆ ژن و ماڵ و منداڵەتێ عیب ئاخەزە ژن و ماڵ و منداڵیشیە بوو ئەو شتانە سبەینێکە خاڵە حاجی مامە حاجی دایە حاجی دەنگ بەوانە دەدەی قەسەم بەخوا ئەو شتانەت لەسەر توش حیسابن گوناهبار دەبی تاوانبار دەبی خواز یاریشم کە ئەوانەی کە دەچنە بەغدا دیفاع لە قوت و ژین و شوناسی ئەو میلەتەی ئێمە بکەن ئەو سێڕاع حزبیە لەسەر پۆستان بە تایبەتی لە مابینی برادەرانی پارتی وێچەتی وازی لێ بێنن یعنی سێڕاع لەسەر هەویەی نەتەوایەتی خۆمان بابێت و من ئامۆژگاریشم بۆ هەموو فراکسیۆنەکان بۆ هەموو حیزبەکانەوەی کە دەچن بۆ بەغدا بابە یەک کوتلەیی بچن دیفاع بکەن لە مەزڵومیەتی ئەو میلەتە دیفاع بکەن لە ژین و وەکو بڵێ قوتی ئەو میلەتە کە لەوێن دەرێ ئەمڕۆ چۆتەوە بەغدا جا خوازیاریشم کە ڕێز لە بیر و ڕای ئازاد بگیرێتن و ئەو جا بە ئینسافیش کە مەسئولەکان قسە دەکەن بە ئینسافەوە قسە بکەن هەموو چاکەکان بۆ خۆیان ئەوە نەکەن خەڵک هوشیارە خراپەکانیش دەستی پیسی خۆشیان دەمە هەڵنەسوون دەستخۆش ماوەستا خوای گەورە زوپاداژێت و ئینشاءالله بەڵێ بیستران و بینەرانی بەڕێز و خۆشەویست
بەم ئەندازی دێنێ کۆتایی ئەو بەرنامە تایبەتە تا بەرنامەیەکی تر ملایەکتان بخوا دەست پێێن خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.